باوەڕمان وایە مرۆڤ هەمیشە دەتوانێت دەرفەتی نوێ بڕەخسێنێت. لەبەر ئەوە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەنگاوێک لە پێشترین و نزیکترین لە سەرکەوتن. بۆ ئەوەی گەنجانمان لە ئایندەدا هێزێکی مرۆیی بنیادنەر بن، لەگەڵ هەردوو زانکۆی UTM و UITM مالیزی چەندین بەش و کۆلێجی نوێمان کردوێتەوە کە هەمویان دەستەبەری بڕوانامەی باوەڕپێکراوی نێودەوڵەتی ئەو دوو زانکۆیە دەکەن بۆ فێرخوازان کە لە هەرە ئازبەرزترین زانکۆکانی جیهان و بە تەواوی وەگەوەیە لە مالیزیا خوێندنێت تەواو کردبێت. بەشی زانستی چاو، بەشی دەرمانسازی، بەشی پزیشکی ددان، بەشی وێنەی پزیشکی، بەشی تەکنۆلۆژیای پزیشکی تاقیگەیی، بەشی ئەندازیاری پزیشکی، بەشی گەشەپێدانی سەرچاوە مرۆیەکان، بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر و سکیۆریتی، بەشی ئەندازیاری پرۆگرامسازی، بەشی بەڕێوەبردن تەکنۆلۆژی، بەشی تەکنۆلۆژیای زانیاری. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئایندەیەک بۆ بنیادنانی کار، نەوەک بۆ گەڕان بە دوای کار. ناونیشان سلێمانی، بەرزایەکانی سلێمانی، دووسایدی شار باژێر، بەرامبەر هەواری شار بە ئاڕاستی تونێلی پێشەو. بۆ پەیوەندیکردن 0 772 141 14 14.